سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد، حورمەتم بۆتان هەیە و هیوادارم کە زۆر زۆر باش بن. یەخوا بەخێر بێن سەر چاومات باوە نەقڵکەم. خوا عافی کات. تا هەمووتان بەخێر بێن ئازیزان و خۆشەویستان. تۆزێک دوور بێ لە ئێوە، تۆزێک نەخۆشم ئەوە ماوەیەکە ئیتر نازانین بەرەو شوێژە وەزعەکە. بە هەرحاڵ ئەم شەو ئەگەر بڕیارم نایە واتە ڕیکلام نەکردایە بەڕاستی لایڤەکەم ناکرد، بەڵام بەهەرحاڵ قەول مابوو بۆیە هاتمە خزمەتتان. هیوادارم کەم شەیش هەوا هەنێ قسە باسان بۆ بکەم. حورمەت و خۆشەویستیم بۆ ئێوە هەیە ئازیزانی ئارام ئەحمەد. ڕێزم بۆتانێ هەمووتان بەخێرن سەر چاو. تۆزێکی ترە چنێ ناو قسە باسەکانەوە هەروە تاوەکو بەڕێزانێکەوە بنەوە ئەڕێن. ئازیزان باشە و دادگایی هەولێر ئەوەی بنەماڵی بازانی بۆچی وعکا لە شیروان شیروانی ئەوانە بەڕاستی نازانم. بۆ بنەماڵی بازانی هیچ شەرم ناکەن، هیچ حیا و حرمەتیان نییە. بەڕاستی سەیرە بەلای منەوە کاکە ئێوە کوڕە بووە لێکردنەوە هەردەقە نادەقەیەک چیرۆژیشی بۆ هۆنەوە، هەردەقە نادەقەی درێژی بۆکەن. 2 ساڵ لێداتان ناوە وەڵا ئەمە ئیمزاکەوە. بەڕاستی شەرمەزاریە بۆ ئێوە بنەماڵی بازانی کاکە. هەموو کەسێک ئەزانێت کە ئەو دادگایی ئێوە شیروان شیروانی پێدادگاییەکەن لە دادگایەکەی بەعس بەڕاستی خراپتر. نازانم ئێوە چۆن لە ڕووتانێت ئاوا ڕەفتارەکەن، چۆن لە ڕووتانێت ئاوا قساکەن، چۆن لە ڕووتانێت ئەو کوڕا ئەوە 2 ساڵە ئێوە ئەیهێن و ئەیبەن و زیندانیتان کردو لە خوت و خۆڕایی. بەڕاستی شەرمەزاریە بۆ ئێوە پارتی بنەماڵی بازانی. نەفرەت لە خۆتان، لە دادگاتان، لە یاساتان، لە حکوومەتتان، لە بن و بنەچەتان. بەڕاستی ئێوە شەرم ناکەنیەوە کاکە. سەردەمەکەی بە عەمەل نایەگنا ئێستا دەمێ بوو وەکو چۆن مێرگە سووریەکانتان هەموو قەتوعام کە ئێشان کوژە شوێنەکە. بەڕاستی سەردەمەکەی تۆزێک ڕەنگە بە قازان شەر نەبێ بۆیە نایکوژێ دەمێ بۆ کوشتبووتەن. بەڕاستی شەرم کەن، بەڕاستی شەرم کەن. 33 ساڵە حکومڕان جگە لە تەعدا و دزی و جەدەیی هیچیشکە نافامنیەوە. تەجروبەش لە مێژوە ناکەن. لەواقع کوڕەکانی خۆتان هەمووی شاهاناژی، بەڵام مناڵی خەڵگە خەنە زیندان و 2 ساڵ لە خوت و خۆڕایی. داڕزێن بۆ خاتی پێغەمبەر، بۆ خۆتان و ئەخلاق و ئەتادان بنەماڵی بازانی. سەرەتا ئازیزان بەر لەوەی بڕۆمە ناو ئەو بابەتەوە کە ئەو هێزەی یەکێتی پەلاماری ئەو گروپە ئەدەن کە نایشان لە خۆیان ناوە خۆبەخش و ئەوانە ئەسمە سەر ئەوەی کە لە کفریە ئێستا هەیە. ئازیزانی ئارام ئەحمەد، سەرەتا ئەبێ بزانین کە خەڵکی کفری داوای چیەکەن. ئەوەی کە بەلاداچوونیم بۆ کردووە داوای خزمەتگوزاریەکەن بۆ شارەکەیان و داوای هەلی کار و ئەمانەکەن. هەبەتە کاڵێم هەلی کارەکەی قوباد ناڵێم ئازیزان، هەلی کار بەڕاستی ئێڵێم کە ئەو خەڵکە بتوانێت کار کات. واتە مەجموعەیە کۆمپانیا بەرن کە لەو شارەیە بەرهەمهێنان کا بۆ ئەوەی ئەو شارە تۆزێک ڕەونەقی هەبێەوە تۆزێک جوڵەی تێکوێنەوە. جا کفری وەکو بەداداچوونم کردووە بەهۆی ئەو شاخوشانەی دەوروبەریەوە دەوڵەمەندە بە گەچ و بە کبریت و بە نەوت و بە کۆمەڵێک کانزا ئەتوان هەر ئەوانە بخەنە خزمەتی خەڵکەکەوە ئەگەر ئێوە بتانێ. بۆیە پارتی وێشێتی نەک تەنها ئێسێن باسەکەمان کفریە، ئەگینا زۆربەی سۆری شوێنەکەیان بەڕاستی بەتەواوی فرامۆش کردووە کە کفری ڕێک بووە بە کەلاوەیەک لە گەرمیانە ئازیزان کە بەتەواوی فرامۆش کراوە و هیچ شتێکی بۆ ناکەن. شێویکە ئەوانەی کە یەکێتین لە مەنتیقەی گەرمیانە هەمووی خەڵکی دزی و جەدەییە. خۆ مەسئول بازانی سەرۆکی حکومەت هەتاوەکو ئێستا گەرمیانی نەبینیوە، هەتا ئێستا هەڵەبجەی نەبینیوە، هەر نازانێ ئەرە هەڵەبجە لە کوێیە زەحمەت نەبێ. یعنی هەتا ئێستا نازانێ ئەم هەڵەبجەیە جادەکانی چۆنە، قوڵانەکانی چۆنە، چی تێدایە. ئەمە مەسئول بازانیش ئەوە گەرمیانی هەر نەبینیوە، هەر نازانێت لە کەلار و لە کفیلوانە چیە گوزەرێەوە چی ناگوزەرێ. ئەمەش مەسئول بازانی حکومەتەکەی، مەسئول بازانی هەر بە هەماشکەڵ نێچیر هەر بە هەماشکەڵ. باشە کێشەیەکی تری کفری ئەوەیە ئازیزان کە لە ئەسڵا سەر بە پارێزگای دیالێ، بەڵام لە دوای ڕاپەڕینەوە لە ڕووی ئیداریەوە سەر بە هەرێمی کوردستانە. واتە لە نێوان هەرێم و لە نێوان دیالە ئەوانە بەتەواتی گیریان خواتەوە.
بەشێک لە زەیرەکانی ئەم شارە سەر بە ناحیەی جەبارەیە کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە ڕەنگە نەتوان زۆر ئیش و کاری خۆیان تێدا بکەن. اینجا داواکاری ئەم خەڵکەیش لە سەپاندنی باج و ڕسومات و ئەم بابەتانە هیچ جۆرە ئەڵەن حساب بۆ شارەکەی ئەوان نەکراوە. باش نییە دوکاندار هەیە کە دوکانەکەی ئەمەنەیە بە نمونە 5 ملیۆن دینار پارەی کارەبایان لێ سندووەکە هیچیش پێیان ناکاتەوە. یعنی ئەمانە بەس ئەچنەوە نەگەوەی بێ خزمەتی ئەو شارە بکەن. دانیشتوانی کفری زۆرترین یان خاوەنی ئەنفالن و خاوەنی شەهیدن لە سەردەمی بەعسەوە بەهۆی ئەو شۆڕشەوە کە کراوەکە کە ئەوان پێڵێن شۆڕش لەلای من هەر لە شاخشە چەتە بوون بەڕاستی هەر خەریکی ڕاکە و دەربەدەر و ئاوارە بوون وەکو زۆربەی شوێنەکانی تر. بۆیە لە ناو کفری ئەوانە کەمترین دەوڵەمەندی تێدایە. یعنی یەک دەوڵەمەند نییە لەو شاری کفریە کە سەرمایەکەی بخاتە گەڕەوە هەتا بتوانێت هەلی کار بۆ ئەو خەڵکە بهێنێ خەڵک بتوانێت ئیشوکارێکی دەستکەوێت جوڵەیەک لە بازاڕەکەی هەبێ. جیلێکیان هەن لەسەر موچاژین ئەو جیلە تازەیەشی کە هەیە هەمووی دەست بەتاڵە لە ماڵ و دانیشتووە. دەوتی حەسیدە کە سەر بە کفریە پارەی پترۆ دۆلارەکە بۆ خەرجی بۆ ئەوانی خەرج ناکەن هەمووی هەتاڵانەکەن بۆ خۆیان. بەشەتێکیش وەکو بیسومە بەنداویشی هەیە ئەتوانێت بکرێ بە شارێکی گەشتیاری بۆی کە سوودەکەی بۆ کفری بۆ دەوروبەرێ هەبێ. اینجا لە مانگرتنەکەیشا طبعاً شەڕی یەکێتی و پارتی لە هەموو شوێنێ هەر ڕەنگایەتەوە ئازیزانی ئارام ئەحمەد. لە مانگرتنەکەیە پارتی زیاتر بە بەرنامە بەشداری ئەکا و پەیامەکەی مەسعود بارزانیشم گوێ لێ بوو کە گوایە خزمەتی کفری ئەکات و ئەم بابەتانە یەکوە زەحمەت نەبێ. ئەو قسانێک مەسعود بارزانی و ئەوانەیە کە پارتی بەشداری لەو مۆزوعانەکەن بۆ ئیستیزارکردنی یەکێتیە لە ڕاستیە نەگەوەی کە بێن کێشەی خەڵکەکە چارەسەرکەن. ئەگەر چێ دەسی مەسعود بارزانی گرتووە زەحمەت نەبێ. تۆ سەرۆکی حکوومەتی بۆچی لیژنێ نانێنی بڕوا بزانێت ئەو شارە چی پێویستە لە شەقامە لە ئاوە لە کارەبایە لە ئیشە لە ژیان لەمانەیە بۆ خەڵکی دابین بکەی زەحمەت نەبێ. بۆیە پارتی بنەماڵەی بارزانی هەمیشە شیعارەکەی وا بووە لەگەڵ ما بژی پیاوی من بە نۆکەرم بە ئەتوانی بۆ خۆ بژیت. ئەگەر پیاوم نابی نۆکەرم نابی ئەڵقەڵەجێم نابی ئەبێت تۆ نان نەخۆت و نەتوانی بژی بەڕاستی. ئەمە فەرهەنگی سیاسی بنەماڵی بارزانیە. بۆیە لەناو ئەوەی شاکە خەڵکی کفری داوای مافەکانی خۆیانەکە پارتی وێشێتی ئەیانەوێ ئەم داوا ڕەوایانەی خەڵکی کفری بۆ مەرامی حیزبی بەکاربهێنن و مەسەلەکە بەلاڕێیا بن. باش نییە. ڕۆ خەڵکی کفری زۆربەی زۆری چۆڵیەکە ڕووەکەنە شارەکانی ئەشنە کەلار ئەشنە سێمانی ئەشنە شوێنەکانی تر بەڕاستی هەتا عەزەکانیشیان پارە ناکات گینا کەسی تیان نەما لەواقع. باش نییە. لەگەڵ برادەرێکە قسەم کە وتم تایشە چ پرۆژەیە کراوە بۆ کفری وتی گەورەترین پرۆژە کە کرابێت پێم وایە هینیشیان کردەوە بۆ گۆرەوی بازی و بۆ نازانم کڵاوکڵایەن و ئالم بابەتانە. یعنی کردنەوەی خولی کڵاوکڵایەن و دۆمینە و گۆرەوی بازی و ئالم بابەتانە. خۆ ئەمە پرۆژەیە بۆ شاتان کردووە کاکە خەڵک سەرقاڵی خولی کردنەوەی خولی کڵاوکڵایەن و نازانم دۆمینە و گۆرەوی بازی و ئالم بابەتانە بێ ئێوەش شەرم ناکەن لەواقع. ئەویش کێ کردێت ئەم پرۆژەیە مەڵبەندی گەرمیانی یەکێتی ئەم پرۆژەی کردووە یاخوا داوەشێن بۆ خۆتان بۆ مەڵبەندتان باشە بچی بۆ شاری و کفری بچی خولی کردنەوەی کڵاوکڵایەنە بکەیت. باش نییە کڵاوکڵایەنە بۆ دزیەکانی خۆتان باشە بەڕاش. حتا لەو ڕۆژێشەوەکەەوە چەند ڕۆژەکە خەڵکی کفریمانی گرتووە هەتا ئێستا یەک مەسئولینی یەکێتیوانە سەردانی ئەو خەڵکیان نەکردی و شاریان نەکردووە. مەسیژە گوتم مزایداکە بە مۆزوعەکانەوە ئەگەر نافەرم مەسعود بارزانی وەکوانە ئەگەر داچی درۆی هین نەکردووە لیژنەیە دروستکار خۆ بۆ ناشکاکە تۆ خۆ تۆ چیت کاکە مەسعود بارزانی تۆ چیت کاکە ها تۆ چیت کاکە لە ئاسمانەوەتی برای من تۆ چیت کاکە تۆ بۆ خۆڵناسی سواسیارە بیت و بڕۆی بۆ کفری سەیرکردنی خەڵک ژیانی و خەڵکە چۆنە تۆ چۆن سەرۆکی حکوومەتێکی کاتی من ها تۆ چی تۆ چ دەعبایەکیت ها مەسعود بارزانی لەبەرەوە لە تیڤیەکەەوە دامەنی شەفشە بۆ عالەمە بکەی واکەین فەرموو یاخۆ جەناب بڕۆخۆ پێوە بەخەنەوە نییە یا لیژنەیەک بنێن لە پیاوەکانەی بڕۆن بە عەمەلی داواکاریەکانی خەڵکی کفری جێبەجێ بکەن کاکە تۆ بەسەی یەکێتیەوە نەبێت ئەگەر ڕاستەکەیت حەق لەسەر یەکێتیەوە کاکە بڵێ من وەکو پارتیەکەم وەکو حکوومەتێک لە بڕۆ بیکە ڕاستەکەی زەحمەت نەبێت نایکەی ئەمە ئەویش ئەم شەژیاکەم نەبوو ئەوە چای هینم هێناوە تۆزێک ئەوە باشە بوو ئەمانەکەم ئێستا کێشەم هەیە بەڕاستی دانیشە کوڕی مەسعود بارزانی سوال ئەسپێکە بێ حیلکە حیل لەگەڵ باوکیە بەو شاخ و داخا پیاساکەن بەڵام ناچن وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە کاکە کورە خەڵکی گەرمیانیش فەقێ لەمانی قوبوڵەکە برای من مارەوەڵە اینجا
ودەکاری شەڕەکەی گەرمیان بابەتان باسکە مردەوەدا ئازیزانیان محمد با مۆبایلەکەشم گرم بەدەستمەوە بۆ کۆمەڵی ڕەسم و شتان پیشان بدەم کە هەموویم لێدایە. باش ئازیزانی یارا محمد ئەوەی کە چەکدارەکان واتە ئەوانەی کە چونەتە سەر ئەو گروپە لەو ماڵەیە سەبارەت بەو گەنجانە ئەیڵێن سەرلەبەری درۆیە بەڕاستی ئەوەی کە کەسێک کوژراوە و دووسێ کەسێکش بریندار بووە هەر لەوانە ئەوەشی کە گوایە ئاسایش دوو برینداری هەیە درۆیە ئەسڵ ئەساسی نییە چونکە ئەوان تەقیان نەکردووە ئەمان چۆ سەر ماڵەکە و چیانی سێ بەرامبەر بوانە کردویانە و ئەمەش هەر هەمووی ئەگرێتەوە بۆشی ئازیزان هەمووی ئەگەڕێتەوە بۆ مەسائلی دزی بۆ مەسلەی پارە بۆ مەسلەی فڵان فیسار و ئەم بابەتانە کە ئەچمە ناوێنەوە وردە و لەبووتان باسەکە جا من کاتی خۆی لە بیرمی ئازیزان ئەمانە ئێوەش ئەیزان خەڵکیان بێپارە کردووە خەڵکیان ڕسوا کردووە لە باشووری کوردستانە خەڵک قوڕی کراوە بەسەریە خەڵک ئەگەر چەکدار نەبێت ناتوانێت بژی چەکداریش بێ ئەبێ پیاوی خۆیان بێت خەڵکانێکیشەیە هاوارەکەن باوە وەرن بابین بە چەکدارتان بەس بۆی بژین ئێشتا قوبولیان ناکەن هەرێکە بە بیانویەک من لە بیرمیە ساڵا عەزیز بکوژەکەی بەکر عەلی شاعیر ئەو کاتە پارێزگای سێمانی بوو لە تیڤیەوە هاوارە کرد ئێوە بۆڵن ئیش نییە ئیشوکات زۆرە لە کوردستانە فەرموو بڕۆن ببن بە لیوای تایبەت جاو کاتە لیوایشیان کردووە کۆم دژێترۆر و کۆماندۆوانی ئێسا لیوایشیان کردبەوە هەرچی گەنجەیە لە بێپارەی و قوڕبەسەری و داماویە ئەچوو بە لیوای تایبەت لە شەڕی پارتیا بە کوشتیاندان لە شەڕی بچووکەوەی ئیسلامیا بە کوشتیاندان هەموویان قوڕبەسەرکردن ئەو گەنجانە یەکێتی بە کوشتیان بە ناوی لیوای تایبەتە ساڵە عەزیز خۆی هەر خەریکی خانمبازی و عارە خواردنەوە و گۆرانی و سەرسەرەتی بووە هەتا ئێستا بۆ تەمەنۆکە لە سلێمانی ساڵە عەزیز ئەژی هەر خەریکی دزی و تاڵانی بەڕاستی بۆیە ئێوە دابنیشن بەو گەنجانە بڵێن وەڵا ئەمانە گەنجانێکی لە یاسا لادان و ئەلم بابەتانە ئێوە ئەگەر بۆ شەقاوە ئەگەڕێن بڕۆنە ناو هێزە چەکدارەکانی پارتی وێچەتی سەرلەبەری ئەم هێزانە فولە لە خەڵکی چەقۆکێش و شەقاوە و نەخوێنەوار و گەمژە و ناحاڵی و تعداچی بڕۆن بزان وایە ئەوان نییە کاک باش نییە بڕۆن تەواوی کۆڵانەکانی سلێمانی و گەرمیان و شەقامەکان و ئەوانە بگەڕێن دوو سەرسەری نادۆزنەوە ئێسا ئەبێ قاوەی بۆ بگریتەوە بەڵام هەموو ئەوانە لەناو هێزەکانی کردی پارتیا دوای ئەم مەسئول دوای ئەو مەسئولیەتی پارتی کەوتون بۆ دزی و بۆ تاڵانی هەموو چەقۆکێش و سەرسەریەکان لەناو ئەوان باسی باش نییە ئێوە هەمووتان ئەو ڕاستی ئەزان کە دۆخی گەرمیان لە هەموو شوێنەکانی تری باشووری کوردستان خراپتر ئازیزان بە تایبەتی دزی جەردەیی سەرانە سەندن تعداکردن لە شەرەفی خەڵک لە ئابڕووی خەڵک تاڵانیکردنی زەوی بۆڕی هەموو کوردستانی داوەتەوە بەڕاستی باش نییە هەموو ئەمانش تڕە مەسئولەکانی شتی ئیکەن ئازیزانیان محمەد باشە ئیدارەی گەرمیان مەڵبەندی شار مەڵبەند و شارەوانی و هەتا ئەگاتە مەرجی پەروێزخان گۆڕان و یەکێتی بەیەکەوە خەریکی دزی و تاڵانین بەڵام بەڕاستی یەکێتی سەرقافڵەی ئەو کارانەی ئیش مەسئولەکانی یەکێتی کە لە گەرمیانن دەڕاستە کەسژیە لەمانە بقۆڵێتەوە بڵێ کاکە ئەوم دزیەکەن تاکەی تێر ناخۆن لەواقع بۆیە ڕۆژی دووشەممە دوای ئەوەی کە بە درێژایی چەند ماوەیەکی زۆر هەیە ئازیزان شێخ جەلالی بەڕێوەبەری ئیدارەی گەرمیان کە من ناوم ناوە شێخ جەلالی بەڕێوەبەری ئیدارەی دزان چونکە ئیدارەی گەرمیان جگە لە ئیدارەیەکی دز و درۆزن و ساختەچی و فاسد و بێمڕاڵ هیچ شتێکی تر نییە بەڕاستی باش نییە ئەمە لە گەرمیانە میقدادێک هەیە کە ماستاوچی بوو کاتی خۆی ئێشە هەر ماستاوچیە ئەم میقدادە گەورەترین مافیا دز و پەیوەندی ئەکەن بە ژێرخێڵە سەرخێڵەشی ئەمەی ئاسایشی سلێمانی کە هێزێک بنێرێ بۆ سەر ئەم گروپە لە گەرمیانە ئەویش هێزێکی نادووە دوایش نەئێت ئەوە کە سەرپەرشی ئەو شەڕی کردووە بۆیە کێشەی جەلالیش لەگەڵ دارا عەتایە ئەمە ڕەنگە هەندێک کەسێ نەیزانێ خۆشەویستان کە ئێستا ئەم دارا عەتایە لەگەڵ دوو برای تریا کە ناوەکانی ئەوانیش بەم دەست بەسەر لەگەڵ چەندین کەسی ترا لە ئاسایشی سلێمانی پێم وایە لە گاندەکانی گۆمەن لەسەر زەویەک کێشیان هەبووە کە ئەم زەویە دوو زەویە هینی ئەم دارایەیە لە باخەکانی سموودە جەلال چەندین جار داوای کردووە کە ئەو زەویە بیداتێ بەڵام ئەو نەیاوەتێ لەبەرەی تاپەی خۆیەتی ئێستا دارا خۆی و دوو برایی بە ناوی گەرمیان و هەڵۆ گیراون هەڵۆیش برا پشکۆلەیانە تەمەنی 12-13 ساڵە و هێشتا مناڵە بەڕاستی لەگەڵ کۆمەڵێ خەڵکی ترا کە گیراون کۆمەڵێکیش لەمانە ڕایان کردو تۆ سەیری ئەو وڵاتی ئێمەشی بەستان و ئازانیانە محمەد
بۆیە کاتێ دارا ئامادە نییە ئەم زێبا بەجەلال ئەمە بۆ خۆی کینەیەکە لە دڵی ئەم جەلالەیە باش نییە حتا دارا چەندین جار سیاجی عەرزەکەی خۆی کردووە بەڵام ئەم بۆی تێکداوە بەڕاستی چونکە ئەمان یاسان ئەمان دادوەرن ئەمان حاکمن ئەمان قانون ئەمان هەموو شتێکن لەسەر و هەموو ئەمانێشەوە ئەمانە هەرە دزە گەورەکەی بەڕاستی گەرمیانن باش نییە اینجا هەموو ئەم چەکدارانە ئازیزان هەمووی شەشەی داعشیان کردووە چەکداری یەکێتی بوون ئیشیان لەگەڵ یەکێتیا کردووە لەگەڵ جەلال و لەگەڵ میقداد و ئەوانە پەیوەندیان هەبووە هەموو ڕسمەکان لە ناو مۆبایلەکەما هەیە کە بەیەکۆ گرتویانە باش نییە لەسەر و ئەمەیشەوە کێشەکەیش شێخ نەهرۆ ئەوەشی تێکەوە چکە شێخ نەهرۆ داوای کۆمەڵی عەزدەوشی کردو لە سلێمانی کەبی کا بە شۆقۆ بێن و بەرە بە ناوی دەروێش و مەریوێش و ئالەم بابەتانەوە بەڵام پێچێ پافڵی جە تەڵەبانی نەیابێتێ بۆ یەکلکی ناوە بەشانی خۆ تۆرا و ڕۆشتووە ئەویش لە مۆزوعات دەوری هەیە ئازیزان باش نییە ئەمانەیش ئەم شێخ نەهرۆ ئەوانە کۆمپانیایان هەیە بەشێکیان هەیە لە نوتی کۆرۆمۆیە چیە لەوێ بەشیان هەیە بەڕاستی و ئەمانە چەکداری ئەوانن و هەویان لە گیرفانە هەوێی ئەوان بەشێکیان هینی جەماعەتی کۆسە ڕەسوڵ و ئالەم بابەتانان یوێنەکانیان لەگەڵ ئەیوبە گڕەیە کە لای کۆسەتە بۆ بڵاو بۆتەوە لە ئەکاونتی ئەیوبە خۆی بڵاوی کردەوە شانازی بەمەوە کردووە حتا کارمەندی کۆمپانیای شێخ نەهرۆیشن ئازیزان بەشێکیان باش نییە چونکە شێخ نەهرۆش بەشە نەوتی هەیە ئێستا ئازیزان لە باشووری کوردستانە مەلا دزە شێخ دزە کورە نازانم عەرز دزە مەسئول دزە ئەوەی کە ناشی هەمووی دزی خەریکی دزی و جەردەیە بەڕاستی شێخ نەهرۆیە بەڵام لەو لاخەرێکی نەوتکاری باش نییە واللهی ئەو کۆمەڵگەی باشوورە بەس بۆ باشە ئینسان پێ بکەنی ئازاریانە محەممەد بە ناوی ئیسلام و دزیەکەن بە ناوی خواوە حرام خۆنیەکەن بۆیە هەموو ئەم چەکدارانە سەر بە یەکێتی و سەر بە وەزارەتی پێشمەرگەن هەریەکە لە شوێنێکە کارەکە بڕێکی زۆریشیان کریەکارە کە ڕسمەکانیان لەلایە ڕسمەکانیشان پیشان ئەدەم بۆیە سەر بەس ساڵح هەیە کە لە تەکیی کەس نەزانێت جا ئەمڕۆ بەیاننامەی دەکرێت شێخ نەهرۆ لە چی ئەڵێ ئەو مۆزوعە ئەو چەکدارانی هیچی عیلاقەی بە ئێمە نییە وەڵڵاهی شێخ نەهرۆ ڕاست ناکەیت سەر بە ساڵح لە تەکیی کەس نەزانە بە فەرمانی ئەو ئەم گروپە چوونەتە سەر نەوتەکە باش نییە تۆ 15 ملیۆن دیناری دیا و نەتێ ئەو 15 ملیۆنە ئەو ڕۆژە کە ئاسایش ئەیا بەسەر ئەو ماڵەیە 15 ملیۆنەکە خۆیان بردوێتی بۆ شارەزایتان باشە ئەو هێزش کە چووە باش نییە هێزەکە کە سەرخێڵ نردوێتی بەسەر پەرشتی تۆڵە بەرپرسی ئۆپەراسیۆنی گەرمیانە 15 ملیۆنەکەشیان بردووە کە گروپی شێخ نەهرۆ نردوێتی بۆ ئەو کرێکارانە کە لەوێ ئیشوکاریان کردو و نازانم چیان پێکردووە حاڵ لەوێ ئەوەش هەیە بۆیە تەواوی بەڵگەکان تەواوی نامەکانی ئەم سەر بە ساڵحە کە پیاوی شێخ نەهرۆیە لە لای ئارام محمەد پارێزراوە ئەگەر ئاسایشی سلێمانی ئەڵێ وانیە من ئامادەم بۆی بنێرم کە ئەمانە لەوێ ئیشیان کردووە و شێخ نەهرۆ ئەم سەر بە ساڵحە ئەمانەی نردووە بۆ ئەو کۆمەڵەشتەکە کردویانە لەو منتیقەی نەوت و ئالەم بابەتانەیە هەمووین بۆ دەکارێ لەلایە و هەموو نامەکانی سەربەسن لەلایە کە شێخ نەهرۆ ئەمڕۆ ڕاست ناکە ئەڵێ ئەم چەکدارانە عیلاقیان بە ئێمە نییە بەڵێ عیلاقیان بۆ هەیە نامەکانم لەلایە تەلەفۆنەکانم لەلایە هینی سەربەست 15 ملیۆنەکەی سەربەست بەمانە کە ئیشەکان بۆ بکات دەبەرەوە مەڵێن وەڵا ئەمانە سەربەخۆ نین ئەمانە کاکە خۆبەخش ئۆکی خۆبەخش نیان لە خۆیان ناوە لەبەرەوەی کەس نەبووە دامەزاندویان بۆکە بەڵام لەم لاوە دامەزاون لەولاوە کرێکارێکن دەولاوە ئاوا هەموو یعنی کۆمەڵی گەنجی سەر لە شێوا و قڕ بەسەر و داماوی ئەو گەرمیانەیەکە جا ئێستا بۆتان باسەکەم کە چی ئەم کۆمەڵگای ئێمەی وادێ کردووە بەڕاستی باش نییە جا عەزیزان ئێستا ئەمانە فێری هەنێ شت بوون تۆ سێریکەن با من نمونەیەکی پارتیان بۆ بژێڕمەوە کە ناو پارتیە ئێستا باوە بەنمونە من لە هۆڵندا لە شوێنێکە کۆمنتێکم نووسیوە دژی پارتی بنەماڵی بازانی خەڵکی هەولێر یا خەڵکی دۆک بەیانی هەڵەسم ئەڕۆمە بۆ هەولێر دوای 3 مانگ دوای 4 مانگ دوای 6 مانگ کۆمنتێکم نووسیوە بابەتێکم نووسیوە بەڕاستی کە ئەچمەوە بۆ هەولێر یا بۆ بادینان بۆ دهۆک و ئەمانە دوای 2-3 ڕۆژ پارتی ڕقی لێمان کاتێک 15-20 چەندەر هەمووی دەموچای خۆی دابەستووە هەمووی ئەوە بەچەکەوە یەنە سەر ماڵەکەم باشنی ئەڵێ خەبەر دراوە ئەم ماڵە ئەبێ بپشکندرێ بزانێکن چی تێدایە خۆشیان یا ئەوە تلیاک یا ئەمن حەب یا ئەلە بابەتانە پێیانە ماڵەکە ئیکن بەزڵجەوە بێن و کامێرایان بە شوێنەوەی و شتەکە شوێنەکە دائەنێن و هەخۆشیان دوای ئەچنەوە سەری ئەیگرن بە کامێرە و ئەوە تا ماڵی فڵان کەسا گیرا ئەوە دەرمانی تلیاکی تیا بوو یا ئەوە حەشی تیا بوو کابرا ئەمە سەر نگومیەکەن لەسەر کۆمنتێ هەمووشی درۆیە کامێرەمانەکەی درۆیە هەموو شتێکی درۆیە بەڕاستی ئاوا ئێستا لە باریناون لە هەولێرە بنەماڵی بازانی ئەچێ نارەکانی خۆی خەتە زیندانەوە بۆ بیانوانەوە بە کامێرا و ئەچێتە ناو ماڵان ڕاستیان ئەگرێ ڤیدیۆیان ئەگرێ شتەکە خۆشی دائەنێ لە ماڵەکەیە خۆشیان وێنەکەی ئەگەن خۆشیان بڵاوی ئەکەنەوە کەسەکەش ئەبەن ئێن بە دادگا شاخێشکێن ئەمێ بنەماڵی بازانی باش نییە بۆیە
ئەگەر باسەکە ئەمەیەکە گروپی چەکداری لە دەرەوەی یاسا بێ و باسی چەتەی و خراپەکاری بێ یەکەم گروپی مافیا و چەتە و دز و تعداچی و سەرسەرەتی گروپەکەی شێخ مەقدادی گەمژە و نەخوێنەوار و شێخ جەلالی ئیداری دزانە لە گەرمیانە بەڕاستی ئەگەر پافری جەلال تەڵەبانی ئەگەر ئاسایش و ئەمانە ئەیانەوێ هەموو چەکدارە سەرسەریەکان بگرن بڕۆن ئەوانەی دەوروبەری مێقداد و شێخ جەلال و ئەوانە بگرن سەرسەری نامێنێت لە گەرمیانە بۆ شارەزاییتان یەک تاقیشیتیان نەبێت لە واقع چونکە هەچی چەق و کێش و خوێڕی هەیە لە دەوروبەری ئەوان بەڕاستی بە پارەکە کار بۆ ئەوان ناکەن ئەمە ڕاستیت باش نییە ئەوایە لەبەرەوە ئەم چەتانە کە زەویان لە گەرمیانە هێشتووە هەموویان دزی باشە ئەوانن کە بە ناوی یاساوە قساکەن خۆیان یاساشتێنن خۆیان دزن خۆیان جاردەن خۆیان بێڕەوەشتن ئەو ناوچەیە ئەوانە تاڵانیان کردووە نە کەسایانتر بەڕاستی کۆمەڵی ڕەش و ڕوود بە دەمانچەیەک و ئەوڕە ناتوانێت ئەوڵەتە تاڵان کا بەڕاستی کاکە حتا ئەمانەش کە ئێستا گیراون کە ناویان خۆبەخشە دروستکەرەکەی ئەمان خۆیان دروستیان کردوون ئەمانە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە خۆیان دروستیان کردوون باشە رەزایتان یەک شەلاتی لەو منتیقی کوردستانەیە نییە یەکێکی پارتی خۆیان دروستیان نەکردی بێ ئازیزانی ئارام ئەحمەد هیچ کەسێ ناتوانێت تعدا لە یەک کەسێ بکە ئەگەر مەسئولێکی یەکێتی یا پارتی لە پشتی ڕانەوەستا بێت سوێن بە خودا کەس ناتوانێت تعدا لە هیچ کەسێکە ئەگەر لە پشتیەوە مەسئولی ڕانەوەستا بێت باش نییە ئەمە ڕاستیەکەیەتی باش نییە ئێوە ئەڵێن وەڵا ئەمانە کۆمەڵی خەڵکی سەرسەری ئەوانن باوکم بە ناموسم لەو گەرمیانە ئێستا بگەڕێ هەچی خوێڕی هەیە پیاوی جەلال و پیاوی مەقداد و ئەلەم بابەتانەیە باشە پیاوی ئیداری گەرمیانەیە هەچی سەرسەریەکان هەیە هەچی دزەکان هەیە هەچی تعداچیەکان هەیە بەڕاستی ئەمە ڕاستیە کەس ناتوانێت حاشا لەم قسانە بکە بەڕاستی ئەمانە واقعەن ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە ئیدارەی گەرمیان وەکو موگناتیس وان دانیشتون لە گەرمیانە یەکە موگناتیسێکی خوێڕی بنمونە هەرچی خوێڕی هەیە لە خۆیان کۆیەکەنەوە هەچی چەق و کێشێ لە خۆیان کۆکەنەوە ئەمە یاسەینەوە بۆیە لە جادەکانە لە کۆڵانەکانە شەقاوە نەماوە باشە بڕۆ تەواوی کوچە کۆڵانەکان بگەڕێن بە دوای یەک سەرسەری شەقاوەیە باوەڕکە دەستان ناکەوێت هەمووی بوون بە چەکدار هەمووی بوون بە پیاوی پارتی وێشێتی باش نییە چونکە بۆ لەبەرەوەی پارتی وێشێتی وەسعێکیان خوڕقاندووە خەڵک کاری نییە خەڵک ژیانی نییە خەڵک قوڕی بەسەر کراوە خەڵک نازانێت چی بکە باش نییە ناتوان دینارێ بە کاسبی پێیا بکەن ئەچن چەقەڵەکردنەوەن بە چەکداری پارتی وێشێتی باش نییە ئەبن بە چەکداری چاوی وەکو مێقداد و وەکو نازانم جەلال و ئەلەم بابەتانە ئەمەش ئەیان نێرن تعدایان لە خەڵک پێەکەن سەرانیان لە خەڵک پێسەنن خەڵکیان پێڕفێنن خەڵکیان پێ شەقاریەکەن لە دوایشە خۆشیان ئاوالیەکەن و لە ناویانە بن بەڕاستی ئاوایە کاکە جاران زۆر خۆش و بە قورئان کوردستان ئەچیتە سلێمانی یاچیتە هەولێر ئاچیتە گەرمیان و ئەوانە لە قۆڕانەکە شەقاوەیەکە ئەبینی کاکە زۆر خۆش بوو چۆرەیەکە ئەبینی چۆنی کاک شەقاوەیە کاک چۆرە یا چەقۆی کێشێکی بینی چۆنی خاڵایی وەڵا باشن ئێستا بڕۆ بکەنێت بۆ تەرمان یەک شەقاوە دەست ناکەوێت لەو هینا کاکە باشە هەرچی بێ ئەسڵ و فەسڵ بوو بە چەکداری پارتیەکەتی کاکەجیان چیەکەنەوە بە قوربانتان هەموو بۆتە ئەوە کاکە وەیە هەر ئەو دارا عەتایە و براکانی کە ئێستا زیندانن لە ئاسایشی سلێمانی لە کانی گۆمە دەکوێ هەویەیەکی تریجیفانیانە بۆ شارەزایتان لەنەتی کۆرۆمۆوانە پاسەوانن وەیە هەموو ئەم گەنجانە ئازیزان کە ناویان خۆبەخش و ئەلەم بابەتانەیە چاک بن یا خراپ بن باش نییە هەرچێک بن پەروەردەی دەستی مەسئولەکانی یەکێتی بابەش بزانین بەڵام ئێستا ڕەنگە نەیانەوێت زۆڵنای شێخ جەلال و مێقداد بن اینجا ئەویان لێکە چی ئەتوانێت کاک چی ئەتوان لە سلێمانیە چەکێ بگرێ بەدەستیەوە و لە بازار تعدا لە خەڵکە ئەگەر مەسئولێکی یەکێتی لە پشتی نەبێ یا لە هەولێرە ئەگەر کەسێک مەسئولی پارتی لە پشتی نەبێ ئەتوان تعدا لە خەڵکە ئەتوانێت بڕا خەڵک بفڕێنێ کاکە نییە شتیوە کەسێک کوژاوە بە ناوی خەڵەف ئاسایشەکان کوشتوانە ئازیزان سەیریکە ئەم دامەوەیە سەیریکەن ئازیزان بەڕقەنی کابرا دەرنەچێ ئەم خەڵەفەیان کوشتووە جەماعەتی ئاسایشی یەکێتی ئەم کوڕە هەمووتان بیبین ئازیزان ئەمیان کوشتووە بزانین ئەم خەڵەفە چ کارەیە ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە لێرە نووسی مەڵێ ئەمە کرێکارە لە مەرزی مەنزلی ئازیزانی ئارام
لەگەڵ کەسێک ئیشەکات بە ناوی سوارە حسین ماڵەکە لە سەوز بڵاخە 2 ساڵە ژنی هێناوە مناڵێکی حەومانگانی کشیشی هەیە بە شەرەفم وەکو دەچون کردووە ئەم خەڵەفە خاوەنی 10,000 دیناری لە جیفانی خۆی ئازادی ئارام ئەحمەد باشە ئاسایشێتی بۆ چون کوشتان کاکە و کوڕەگەنج داماوە بۆچی کوشتان بۆ نەچون بیانگرن و بیان خەنە زیندانەوە بۆ بە تەقەیەسی ئەچنە سەر ماڵەکەی کاکیشە بۆچی ئەچن پەلامارێن ئەو کوڕەگەنجە ئەکوشن حەومانگە مناڵێکی قوربەسەری هەبووە خاوەنی 10,000 دینار نییە کریەکانە لە مەرزەکەی مەنزلیە ڕسمەکانیم لەلایە ئاسایش داوا دەکات ڕسمەکانی بۆ بنێرم ئێوە بۆ کوڕەتان کوشت ئەحمەد نەبێ پۆڵایە کێ تۆ بۆچی دەسەر ئەو کوڕە و کوشکاک بۆ پۆلیسان ناپچن بیانگرن لە ماڵەکە و بیان خەنە زیندانەوە و چەکیان بکەن و دامان لە چەک و ئیجاعاتیان لەگەڵاکەن و هەموو شتیان لەگەڵاکەن قەیناکە کاکە بۆ چونە سەری کوشتان بۆ لەو ماڵاکە چون ئاڵتونتان بردووە سایەتان بردووە قاتی کوردیان بردووە قاتی کوردی ماڵتانەوە بێت تۆ وەرە هێزێکی دژە ترۆرە نازان چییە ئەمە ئاسایشێک چییە پشی قاتی کوردی ناو خەڵک بەری باشە چی ماتۆر بەری چی نازانم چی لە ماڵەکەی هەموو بماشیتەوە هەمووی تاڵانکەی بەڕاستی ئەوە چییە کاکە تۆ گەنجێکی داما بۆ کوژی کاکە ها ئاسایشی سلێمانی یعنی تۆ نەدەتوانی مەجموعەیە پۆلیس بنێری بۆ ئەم ماڵە و یەکەم چەکدانە بگریت و بیاخێتە زیندانەوە بۆ خێراشی بە بیکەیت و بە ئالبیج بۆ تەقیدەکەیت و لە ماڵەکەیان بەسەر کاو دەکەن و ئەیان کوژن و لە ناویانە بن کاکە خەڵەفێکی داماوە بێت تاوانیشی لە قوربەسەری لە برسا خەریکە ئەمرێ تۆ بچی ئاوای لێ بکەی کاکە کەسێک ژێ بە ناوی توانە ئەمین کە ئەوش بیندارەکانە کە شتێکە لە بەندکراوەکان عەفو بیندار کە لە زیندانە ئێستا ئەمیش ماڵیان لە گوندی سەوز بڵاخە پێشتر ئەم توانە ئەمینە لە کۆمپانیای لوخم کاری کردو ئازانی ئارام ئەحمەد پاشان دوکانێکی بچووکی داناوە دوای ئەوەی دەستی کردەوە بە ماسی فرۆشتن ماوەیەکیش بووە بە سەلەفی بڕواتان هەبێ پاشان چوتە ناو ئەم هێزەوە ئێمە ئەی لە پرسا ڕۆشتووە ئەم کابرای کاکە باش نییە دوکانی داناوە ماسی فرۆشتووە قوربەسەری کردووە نەیتوانوێ بژی بووە بە سەلەفی و ئەوە بۆی بژی هەر نەیتوانێ بژی دوای چوتەکەم هێزا بووی دووفسی دەستکرد کاکە ئێمە یعنی چێ یعنی ئەم دەسەڵاتە وای دەکردەوە بەڕاستی يعني أم دەسەڵاتە ئەو کۆمەڵگەی ئاوا کردەوە کەسێک بە ناوی عیماد ئەحمەد باماش کرد باش نییە اینجا لە سەری ئازیزانی ئارام ئەحمەد با یەکەیەکە ئەم ڕسمانتان پیشان بە زەحمەت نبێ ئەم توانایە ئازیزانی ئارام ئەحمەد ئێستا بۆم باس کرد ئەم ئێستا توانایە باش ئێستا بەندکراوە ئەم دامای قوربەسەر ئەمە ژیکیان ناوی ڕێکەوتە ئازیزانی ئارام ئەحمەد لەو گروپە ئەمەش کاروانی ناوە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمەش کاروانی ناوە ئەمەشی گەنجی قۆزە کوڕەگەرمێ هێزە بەداخەوە بەڕاستیکە ئەو کۆمەلگایە ژیانی بۆتێنێ ئەمە هەمووی ئەمانن کە ئێستا کرێکار لە مەرزەکە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە زۆربیان گیران بۆ ئاگاداریتان ئەمە هەموو ژنی کرێکاری لەبەرایە لە مەرزی منزلیە و لەمانە خەریکی کرێکاری ئارام ئەحمەد بەڕێزانی خۆشەویستانی ئارام ئەحمەد سەیریکن کاکە ئەوت هەموویان جلی کرێکاریان لەبەرایە ئێتەوە ئەو خەڵکە بۆ وارێکن کاکەژێ ئەمەش حەیدەری ناوە ئەم گەنجە قۆزش کاکەژێ ئەمەش بەند کراوە ڕێکەوتی ناوە ئازیزانی ئارام ئەحمەد پێشتا زیندانە با بڵێ بە هەر حاڵ پێویست من ناکەم من هەم ڕسمەتان بە پیشان بەم لە ڕاستیە چونکە هەمووی ئەوە واقعی ئەوانەیە کە هەمووی کرێکار و کوڕەفەقیر و قوربەسەر و داما و نەکبەت لە دواییشە پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر ئەم گروپە دزن و مافیان و لە یاسا لا دەرن زەحمەت نەبێ پێم بڵێن کامە یاسا ئازیزانی ئادەی سەرانی یەکێتی تخواکان یاسا ئادەی بنەماڵی بازانی کان یاسا ئەو یاسایی بنەماڵی بازانی کە 2 ساڵە شیران شوێن داناوە لە خوت و خوڕی شەڕی پێفرۆشێ ئەمە یاساکەتانە ئێوە ئەو چی یاسایەک چێ زەویەکانی گەرمیانی دزیوە ئەم گەنجانە یان مەسئولینی یەکێتی لە گەرمیانە دزیوێتی کامیان ئەمانە دزیویانە ئەو هەموو زەوی ئەو هەموو شوقەیە یا شێخ جەلال و میقداد و ئەلم بابەتانە شێنەوانی دز و جەردەی یەکەن زەحمەت نەبێت خۆتان چەندین دایفم لەسەر گەرمیان کردێتەوە کاکە چی دزی ئەکرێت لە حەقیقەتان لەو گەرمیانە کاکە کێن ئەوانەی کە ماڵی خەڵک تاڵانەکە
هەموویش گروپی ئەوانە کە بەڕێوەبەرن لە گەرمێنە ڕاستی من تێ ناکەم لە پاڤۆڵ جەلال تاڵەبانی بۆچی ئەمانە چەک ناکە کاکە بۆچی تۆ ئەمانتیان هەڵڵایی ئەم جەلال و میقداد و هەرچەند تێڵان ئەمە چی نەم دزدۆزدانە کاکەجیان یعنی دڵنیام لەو گەرمیان چوار پێی محتەرم مێبی خەنە شوێنەکان دایبنین و بڵێ کاکە ئیش خۆتان شەرافەتمەندانم ئەم هەموو دز و جەردەیە چی کاکە یعنی ئێمە هەموو گەرمیان ئەزانە کەمان دزن بە ئێوە نازان ئەیزان بەڕاستی بۆیە ئەمانە لە بێپارەیە لە قوربەسەریە ئەمان ئەو ئیشانە ئەکەن دزە گەورەکانیش ئەوانن کە ئەمانە پەلاماری ئەمانادەن بڕاستی باش نییە بۆیە ئازیزان پرسیارەکەی من بە ئەوە بێ ئەم عەقڵیەتی چەکداری و دەمانچە بەستن ئاوا و شانە دەمانچەکە ئاوا لێکن لێرە و ئەیکەن بەلاقییانە و سیارەی دەڕ و نازانم خۆیان والی ئەکەن و جلی ڕەش دەبەرەکەن و ئانە توخوا چی ئەمانی داهێنا ئازیزانی ئارام ئەحمەد چی ئەمانی داهێنا یعنی ئەم گەنجانە لە گەرمیانە یا لە شوێنەکانی ترە هەرکە لە دایشیان کەوتنە خوارەوە ئاوا بوون یا ئەوە فەرهەنگی پارتی وێشێتی ئەو خەڵکی والێ کردووە ئەو فەرهەنگەیە کە خەڵک ئەبێت چەکدار بێ بۆی بتوانێت بژی وەکوی کە نان لە قورگی شێرا بێ تۆ بتوانین دەری بێنی بێت چەکدار بێ بەڕاستی ئەبێت تعدا لە خەڵکەی ئەبێ خەڵک بڕفێنی ئەبێت زیکەی ئەبێ شەوکتیکەی ئەبێ ئەبوو ئەمانە بکەی کاکە کەواتە بۆ ئێوە نەوە کۆمەڵگایەتان هەوالێ کردووە ڕاستی بۆیە من تەواوی ئەو گەنجانە کە هیچیشیانم بەدڵ نییە لەبارەی کار و کردەوە ئەنم بابەتەنەوە بەڵام ئەوانە کۆمەڵێک گەنجی قوربانی قوربەسەری داماون کە لە شەقام و کۆڵانەکانە کەوتون ناتوان خۆیان بژێنن لە کۆمەلگایەکی بێڕەحمە لە دەسەڵاتێکی بێڕەحمە بەڕاستی و ئەوانە بوون بە قوربانی و تەواو باش نییە ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە لەمە بەدەر بەڕاستی شتێکی تر نییە 34 ساڵە گوایە ئێوە حکومڕانن باشە چەند کارگەتان کردوێتەوە لە گەرمیانە بنمونە کە هەزاران کرێکا بتوانێت ئیشی تاکە خەڵکیشیان بێ زەحمەت نەبێ چیتان کردو بۆ ئەو کۆمەڵگەیە تا خەڵک بتوانێت و بە شتی دەتیکێنان پێیا بکە بەڕاستی چیتان کردو کام کۆمەڵگاتان دروست کرد کە کۆمەڵگایەکی مەدەنی بێت کە چەک تێیدا ئینسانەکان گەنجەکان بێزیان نێ چەکەڵکردن بەڕاستی کەی ئێوە ئەوتان دروست کردووە کەی یەکێتی و پارتی لە تیڤیەکانتانەوە دانیشتوون کۆمەڵێک پەروەردە لە 30 ساڵی ڕابردووە بخولقێن کە گەنجانی ئێمە لە چەک دوورکەونەوە لە کوشت و بڕ دوورکەونەوە لە تعدا دوورکەونەوە مەسەلەن ژیانێکیان پێ ببەخشن کە لە سەرەتاوە بڕۆن بخوێن بڕۆن مەکتەب تەواوکن بڕۆن ئەهلی قەڵەم بن ئەهلی کتێب بن ئەهلی خوێندنەوە بن نەک ئەهلی کوشت و بڕ و چەک و ناتان ڕیش ئاوا قەڵەمی بکەیت و قات لەبەر بکەیت و دەمانچی ئاوا بەربیتەوە و بڵی کێ پیاوە من ئەمەم و من ئاوام ئێوە ئەمەتان خۆڵقاندووە بەڕاستی جەماعەتێکی و پارتی ئێوە ئەمانتان دروست کردووە کاکە باش نییە بۆیە ئەڵێ تفێ هەڵێ بۆ ئاسمان ڕیشی خۆ دەگرێتەوە ئەوەی کە ئەمڕۆ ئێوە خڕشی خۆ ئێوە گرێتەوە خۆتان دروستان کردووە بەڕاستی ئێوەتان کردووە کە خەڵک خۆی پارێزی ئەمانە گەنجن ئەمانە بێکارن ئەمانە بێپارن ئەمانە بێوەسن ئەمانە ناحاڵین بەمانەی کەلیمە ڕێزم بۆیانێ ئەمانە نەخوێنەوارن بەڕاستی باش نییە بەرپرسەکانی گەرمیان هەستاون هەموو ئەمانیان بەکارهێناوە بە درێژایی ساڵانێک لە ساڵانی ڕابردووە چیان کردووە ئەم گەنجانە بۆ شێخ نەهرویان کردووە بۆ شێخ میقدادیان کردووە بۆ بەڕێوەبەری ئیداری گەرمیانیان کردووە بۆ عەدنانی حەمیمینەیان کردووە بۆ مەحموود سەنگاویان کردووە جا چاکیان کرد بێ یا خراپیان کرد بێ هەر هەمی بۆ ئەوان کردویانە جا ڕەنگە لە دوایە کە ئیشەکان پێکردوون 100 دلار نابێتتر 400 دلار بخۆ بیخۆ یا 200 دلار باوەڕ کە هەمویان قوربانی باباش بیزان کاک هەمویان قوربانی ئەو شێخ میقدادە بۆ یادی یەکێتی باش نییە بڕی 30 ملیۆن دیناری لە کەسێک وەرگرتووە بە ناوی حاجی ڕەحیمی بێویانی ئەم بۆ یادی یەکێتی زیاتر لە 40 کەس ئەبن کە لە پەروێزخانە خەریکی گاز و نەوت فرۆشن هەر یەکەیان 500,000 دیناری لێوەرگرتوون عەباسی گاردن سیتیە چییە 50 ملیۆنی لێوەرگرتووە ئەحمەی حفا حاجی فاتم 5 ملیۆنی یاوەتی باش نییە پارەی لە کەسێکی تر وەرگرتووە بە ناوی حاجی حسێنی خاوەنی کۆمپانیای دەشتی بەرلوو تەشتێکی وایە بەڵام بڕەکەی بەڕاستی لەلایم نییە کە چەنە ئەمەیە ڕاستێکی لیوا ئەیوب یوسف کە فەرماندەی هێزەکانی ماڵی کۆستەتە و شێخ میقداد هەموو وێنەکانیان لەگەڵ لە ئاکاونتەکانی خۆیان سڕیوەتەوە کە پێشوازی ئەکەن لەم گەنجانەی کە ئێستا گیراون ئەگەر ئەمانە خراپ و لە یاسا دەرچوون بۆچی ئێوە پێشوازیان لێکردوون کاکە لیوا ئەیوب میقداد بۆچی پێشوازی لەم گەنجانە کە زەحمەت نەبێ بۆچی تا بەکاتان هێنان بەکاتان هێنان و دوایش فرۆشتنتان هەرچی وێنەیشیان لەگەڵا گرتون چون لە ئەکاونتەکە هەمویان سڕیوەتەوە بەڵام وا ئەزان ئارام ئەحمەد لەلای نییە ئەمە وێنەکانتانە کە خۆتان پێشوازیتان لێکردوون و گروپێک کە ئێستا ئەوە پێتان ئەوەیە کاک
ئەمە لەگەڵ میقدادا ئاجزانی ئارام ئەحمەد سەیدیک ئەمە لەگەڵ میقدادا ئەمە شەر ئەوان لەلای مەسئولین یەکێتی ئاجزانی ئارام ئەحمەد ئەمە شەر ئەوان خۆشەویستانی من ئەمەش مەسئولین یەکێتی کام چەکداران چوون بۆ لایەن ئەها لەوێ ڕسمیان لە پاڵەسی مامجللا گرتووە ئەوانە جا بزان کار هەمیان پیاوی خۆیان ئاجزانی ئارام ئەحمەد باش نییە ئەمە پۆڵای سیروان تاڵەبانی بڵاوی پۆڵای سیروان تاڵەبانی بڵاوی کردوێتەوە کە شانازیان پێوە کە ئەوانە گەنجی خۆبەخشن و گەنجی قارەمان و ئەمن و ئەوەن ئەوە سیروان تاڵەبانی خۆی بڵاوی کردوێتەوە کە بە باڵێ ئەم گەنجانە هەڵا پێشتر کە ڕسمی لەگەڵا گرتوون ئەوە تا هەموو وێنەکان هەیە کە چوون بۆ لای ئەویان کردو باش نییە ئەمەش لای مستەفا چاوڕەش کە ئینی چییە لە هێزی هەفتە ئەوانە ئەوەش لای مستەفا چاوڕەش هەر ئەو چەکدارن کە ئێستا بەشێکیان گیران و بەشێکیان ڕایان کردو ئایزانی ئارام ئەحمەد ئەمەش هەمویان لەگەڵ میقدادا خۆشەویستانی ئارام ئەحمەد لەگەڵ میقدادا هەموو ئەوانەی کە ئێستا ئەڵێن ئەمانە لادەرن و لە یاسا لایەندا و ئەمانە خراپن و ئەمانە ئەوەن ئەوە تا هەمویان دوای میقداد کەوتون هیچ شێخ میقداد ئەوە تا لەگەڵ ئەوان ئایزانی ئارام ئەحمەد باشە کاکە ئەمەش فەرموو لەگەڵ ئەوەی لای کۆسەر ڕەسوڵ ئەو لیواچێ ئەوە تا لەگەڵ ئەوان ڕاوەستاوە باش نییە ئایزانی سەیدکم کاکە هەم خۆتان بیبینن ئەمە لیوا ئەیوب چۆن بە شانازیەوە باسییانەکە ئەڵێ بە باڵیانە هەڵا ئەوە نامەکەی لیوا ئەیوبە کە لە پەیجەکەی خوا بڵای کردەوە شانازی بەم گەنجانەوە ئەکە ئایزانی ئارام ئەحمەد فەرموو دەی باشە ئەگەر ئەمانە بەڕاستی خراپن ئێوە بە من بڵێن ئازیزان بۆچی ئەمانە هاتوون بۆ لای ئێوە بۆچی ئێوە شانازیتان پێوە کردوون بۆ ڕستمتان لەگەڵا گرتوون بۆ لە پێیج و ئەکاونتەکانە بڵاوتان کردوێتەوە ئادەی یەکێتی نیشتیمانی تو ئێوە جوابم بنەوە ئەگەر ئەم گەنجانە خراپن ئەگەر ئەم گەنجانە چەتەن ئەگەر ئەم گەنجانە تعدایان لە خەڵک کردووە ئەگەر سەرانیان لە خەڵک سندووە چۆن مستەفا چاوڕەش و لیوای دای کۆسەر ڕەسوڵ و میقداد و ئەمانە پێشوازیان لە یەکەن و پۆڵای سیروان تاڵەبانی و بەشان و باڵیانە هەڵەیەن و بە قوربان و بە ساقیانە بن و ئێوە وا مهمن و وا قارەمان و وا ئەمان ئەی بۆ زەحمە دەبێ ئەمە یانیشی کاکە ئەمە بانێک دوو هەوایە ها بابە ئەم گەنجانە بوونەتە قوربانی من بلێنێ لێوان ئەم دز و جەردانە بەڕاستی ئەمە من بلێن ناوێکێتی ئەمانە ئاوە ئەهاڕێ بەڕاستی ئەمانە کوڕە فەقیرن ئەم گەنجانە ئەمانە کوڕە هەژار و داما و نەتبەتن ئەمانە بەدبەختەکانی دنیای ئێمن بەڕاستی ئەمانە ئەچن ئەیان هێنن بەکاریان ئەهێنن و لە دواییە خۆشیان ئاوایان لێکەن و تەواو ئەمە ئەسی مۆزوعەکەیە ئەمە ڕاستیەکەیەتی کاکە بۆیە گەرمیان بۆتە خێر و بەرەکەت بۆ کۆمەڵێک زوو جەردە بەڕاستی بۆ عەدنانی حەمیمی ناو بۆ خولە سەنگاوی و بۆ میقداد و بۆ بەڕێوەبەری ئیدارەی گەرمیان و بۆ دەیان لاتول و دیتر ئەم گەرمیانە بۆ بە کانگای زێڕ باش نییە کابرایەکە بوو بە ناوی دانای حاجی ساڵح ئاجزانی ئارام ئەحمەد شەریکی مەحموود سەنگاوی بوو لە گەرمیانە ڕەنگە لەو گەرمیانە ئەم دانای حاجی ساڵح 1 ملیار دۆلاری دەستکەوت بێ ئێستا لە سێنانی شەریکی قوبادرە تاڵەبانیە خۆزگا ئەو پاڤێڵا یەک جادە من پێی بگەشتایە بموتای ئەلێ زەحمەوی تۆ بۆچی ئاماکەی کاکە بوو ئەمانە بەشق دەستناگی بەسەر سامانەکەشیان کە هەمووی دزیە کاکە لێیان سەمی بێ بە خەڵکی گرمێنە پارانە کاکەجیە پاڤڵی جرە تاڵەبانی بەشق پارەکان ئێستا لە بەخوا هەموو کەس پشتیوان دەکاتەوە ئەو کارە بکەی ئەچم میقدادێک چیان دزیوە هەمویان لێ ئەسەرمەوە ئەڵێم خەڵکی گەرماوەر بۆ خۆتان پارەکان بخۆن ئەمانە کاکەش هی ئێوە دزیوان هەر ئەما بە خەڵک بۆ خۆتان بیخۆن بەڕاستی کاکەجیە هەر ئەم دانای حاجی ساڵح ئاجزانی ئارام ئەحمەد هەرچی سنەوبەرەکانی ڕێگەی فەرماندەی بوو هەمووی سووتان لە دایکردی بە معرس باش نییە وەکو چۆن سلێمانیانە بە کۆمەڵی سەرمایهداری هەڵتۆقی و گەرمانیشیانە بە کۆمەڵی دزوجەردەی هەڵتۆقی و لەوەیە ئەوتر باسی بادینان و باسی هەولێر ناکەم بنەماڵی بارزانی هەر هەمویان دزیوە بە باش بزان چونکە من هەمیشە وتومە یەکەم دزی گەورە لە باشووری کوردستانە لە 33 ساڵی ڕابردووە بنەماڵی بارزانیە دوای بنەماڵی بارزانی لە کەهارە دزە گەورەکەن بۆ نمونە اینجا سەرانی یەکێتی و ماڵتاڵەبانی و سەرانی پارتی و ئەمانەیەت کە ئەمانە لە چاو بنەماڵی بارزانیە دزە خنجیلان و دزە پشکۆلەکان بەڕاستی شکە دزە گەورەکان بنەماڵی بارزانیە جا یەکشتان بۆ باسەکەم ئازیزانی تر و دەو دەستمە کۆتایی بابەتەکەم حاکمێکەیە سەریە کۆمەڵگای ئێمەکەن حاکم جاسم سەرۆکی دادگای سلێمانیە هیوادارم ئەمە بەجێژ بێ بڵاویکەنەوە
ئەم حاکم جاسمە کە سەرۆکی دادگای سلێمانیە کوڕێکی هەیە بە ناوی محەممەد ئەم محەممەدە پارێزەرە ئەویش ئەم محەمەیە ناوە حەمەی زەمان ها ئەڵێ بە زەمانەت یا حەمە زەمان ئەمە ناو حەمە زەمان بۆ نایە ناو حەمە زەمان هەر کێشەیە بچێتە لای ئەم کوڕە ئەم حەمە زەمانە هەر کەسێک بێوێ زیندان بێ ئازاد بکرێ بێ ئەوەکە پارە بە حەمەی زەمان یەکسەرە بۆی ئازاد دەکا بەڕاستی یەکسەر بۆی بڕۆ پارەی بەرێ کەسەکە گیرابێ ئەڵێ پارەکە دانێ دوو ڕۆژیکە ئازاد کراوە یەکسەر بەریە بەڕاستی لەم ماوەیە ئەمە چۆن کەشە بووە ئەمە حەمەی زەمانی کوڕی ئەم سەرۆکی ئەم دادگایە لەم ماوەیە کابرایەک زیندانی ئەکێ لەسەر تەجاوزاتی خانوو ئەڵێن هەتاوەکو خانۆکە نەڕوخێ نابێ ئازادکرێم کابرایە باش ئەچنە لای حەمەی زەمان ئەم حەمەیە کەوتم کوڕی دادوەرەکەیە خۆشەویستان ئەویش ئەڵێ بە 75 گەڵا وەکو خوانن بۆ ئازادەکەی بە 75 گەڵا بەڵام قەزیەکە لای حاکمێکە بێ بە ناوی حاکم سەلاح ئەم حەمەی زەمانە ئەسێ پەیوەندیەکە بە حاکم سەلاحەوە حاکم سەلاح ئەڵێ بەخوا ئەوە قورسە و ناتوانم ئازادی کەم وشی ئەڵێن بابەتانە و ئەبێ خانووکەی بڕوخێوت ئەنجا ئەوە حاڵە مەجبور حەمەی زەمان ئەچێ بۆ لای باوکی باش نییە ئەچێ بۆ لای باوکی کە حاکم جاسم و بەڕێوە بە سەرۆکی دادگای سلێمانیە ئەچێڵێ باوکە شتێکی ئاوا هەیە 75 گەڵام دەسەکەوێ باشم تەلەفۆنەکەی بۆ حاکم سەلاح پێی بڵێ فڵان کەس ئازاد کات وەڵایەتی باوکیشی تاقن بۆ کوڕەکەی بۆی پارەکەی دەستکەوێ ئەڵێ تەلەفۆنەکە بۆ حاکم سەلاح ئەڵێ باشم ئەو کوڕە ئازاد کە ئەویش ئەڵێ کاکە ناکرێ و خەڵکی تیشی لەگەڵایە ئەو ئازاد کەم ئەبێ خەڵکی تیش ئازاد کەم و ئالم بابەتانە ئەڵێ بابەجیان ئاسانە ئەم مۆزوع حاکمەکە خۆی چونکە تەجروبەی ئەو شتانەیە گەندەڵی ئەوانە حاکم جاسم ئەڵێ بۆ دە ڕۆژ بەڕنایکە دوایی بیگرەوە بۆچی بۆ ئەوەی بۆ دە ڕۆژ کوڕەکە ئازادکەن 75 وەرەقەکە حەمەی زەمان کە کوڕێکی وەری بگرێ لە دوای بیگرنەوە ئەچن کوڕەکە ئازاد دەکەن بۆ دە ڕۆژ پارەکەی لێ وەرەگرێ کوڕەکەی ئەم حەمەی زەمانە پارەکە وەرەگرێ دوای دە ڕۆژەکە کابرا ئەگیرێتەوە کاتێک کە پۆلیس ئەیانوێ بیبن بیگرنەوە لە دەستیان ڕاکە ئێستا ئەو پۆلیسیش گیراوە کابراش ڕای کردووە کە حتا مشگەڵاکە یاوە بە حەمەی زەمان بۆی ئازاد بکرێ تو خۆ ئەمە کۆمەڵگای ئازادی ئارام ئەحمەد تو شەرەفتان دادوەر ئەمە ئەخلاقی بێت کوڕی دادوەر پارێزەر ئەمە ئەخلاقی بێت کاکە خۆشەویستانی من هەموو شتێک بۆگەن بۆ لە باشووری کوردستانە هەموو شتێک داڕزاوە بەڕاستی بەداخەوە کاکە تو ئەمە دادوەرەکەتە کوڕەکەیان ناوناوە حەمەی زەمان واتە بە زەمانەت بەیانی ئارام ئەحمەد بڕواتەوە بۆ سلێمانی ئەگەر دەوڵەمەند بێت و پارەی هەبێ پارە بە حەمەی زەمان یەکسەر بیشمگن ئازاد مەکەن کاکە حەمە بە زەمانەت ئارام ئەحمەد و ئازاد دەبیت بەڕاستی هەر بە زەمانەت باشە ئەمێ اینجا دوو سێ قسەیتان بۆ کەم و بژێتان هێڵن مانۆڕێک بوو لە 8 تەمووز ئەوانە کە هێزەکەی پاڤێڵی جەلات تەڵەبانی بوو کۆماندۆ ئەلە بابەتانە لێرە با نمونەی بێنمەوە هیوادارم کە ئەم پەیامەم بە پاڤڵی جەلات تەڵەبانی بکات لە حەربی عالەمی دووهەمە سەرلەشکری رووسیا ئەچێ بۆ ئێران کە ئەچێ بۆ ئێران ئێرانیش سەرلەشکرەکەیان مانۆڕێکی کردووە هەچی هێزی ئێران هەیە کۆی کردوەوە لە ساحەیەەکە هەمووی جۆ و ئاواکات وەرحاڵ لە قینەکە کابرای ئێرانیەکە بە کابرای رووسی ئەڵێ ئەم هێزەی ئێمە لە حەربی عالەمی دووەمە بەشی چەند کاتەکات بۆ شەڕکردن ئەویش ئەڵێ بەڕێی من بەشی 15 دقیقاکە وەتە 15 خولەک کابرای سەرلەشکری ئێران پێی تووڕا بێ ئەڵێ چۆن ئەم هێزە گەورەیان بەشی 15 دقیقاکە ئەڵێ وەڵی من لە بەرخاتی تووتم 15 دقیقا ئەگینا بەڕاستی بەشی 15 دقیقش ناکە بەش 1 دقیقش ناکە هیچ نییە ئەم هێزە باش نییە من لێرەوە بە پاڤڵی جەلات تەڵەبانی دەڵێم ئەو هێزەی تۆ دروستی کردو هیچ نییە بەڕاستی دڵنیاتەکە بەرگەی 5 سەعات شەڕ ناکرێت ئەزانی بۆ هێز کە تۆ ئەگەر ئەم هێزت ئەوێ ئەبێ ئەم هێزە خەڵک خۆشی بوێت خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی و گەرمیان و ئەم هێزیان خۆش ناوێت چونکە ئەم هێزە بە پارە ڕایگیراون ئەم هێزە تەنها بۆ خەڵکی کوردستان ئازان ئەم هێزە تعدا لە خەڵک دەکەن چاوە ڕاستەکەی من باش نییە من کە نەیارتانم کە ڕاخنەگرتانم ڕێگە ڕاستەکەتان پێڵم ئەگەر بەجۆ بکەن تۆ ئەرێکتە وەکو پاڤڵی جەلات تەڵەبانی ئەم هێزە کۆبکەیتەوە بڵێ ئێوە هێزێکن ئەم هێز ئەبێ ئاوا مدەڕە بێت ئەم هێزە موچەی هەیە ئەبێ خەڵک ئێوەی خۆش بێت نابێ خەڵکی کوردستان لە ئێوە بترسێت ئەبێ ئێوە تعدا لە خەڵک نەکەن ئەبێ ئێوە ڕێزی خەڵک بگرن ئەبێ ئێوە حرمەت بۆ خەڵک قایل بن ئێوە ئەبێ دژی دزی و دژی فڕاندن و دژی تاوان و دژی ترۆر و ئالەم بابەتانە بن ئێوە نابێ لە سەجادەکانە تعدا لە خەڵکی سلێمانی کەن نابێت تعدا لە گەنجانی شارەکە و گەرمیان و ئالەم بابەتانە بکەن
ئێوە ئەبێ هێزێ بن کە خەڵکی کوردستان شەنەزدان پێوە بکە باش نییە تۆ هاتووی بە شیعار ئەڵێ ئەم هێزە هێزێکە بۆ دیفاع لە خەڵکی کوردستان من ئەڵێم ئەم هێزە هێزێکە بۆ سەرکوتی خەڵکی کوردستان چونکە من دەیان نمونەم لەلایە کە تعدا لە خەڵکەکەن ئەم هێزە تیاتانەیە لە کۆماندۆ لە دجەترۆر کاتی خۆی حەجی دەکشی دراوسەکەیان کردووە کاکە پاپڵژیان باش نییە ئێستا هاتووە لە بێپارەیە ئێوە چەکتان ناوەتێ بووە بە کۆماندۆ تعدای کردووە تعداکە لە برای ئەو کچە باش نییە ئەشێ تۆڵی لێ ئەکاتەوە ئێستا لە گەڕەکەی خۆیان بە مناڵی شەکێکیانتی هەڵا بێ ئێستا ئەجە شەقەکە ئەوە شوێنێتەوە ئێستا دانیشێ بە کوڕی گەنجی 20 ساڵی ئەڵێ بڕۆ بە تورەکە نەکەم بەسەرتا باش نییە ئاوایان پێڵێ بۆیە ئەگەر تۆ هێزی مدەڕەبت ئەوێ ئەگەر هێزێک تەوێ کە بەڕاستی هێزێکی خۆراگر بێ ئەبێ ئەم هێزە خاوەنی مەبادئ بێ بەڕاستی باش نییە ئەبێ خاوەنی ئەخلاقی بەرزی ئینسانی بێ لەڕاستیە ئەبێ گەلەکەی خۆی خۆشی بوێت کاتی خۆی پێشمەگە کە لە شاخا بوون من مناڵ بووم 20 پێشمەگە هاتەوە بۆ پێنجێنیەکان هەمویان ئەم پێشمەگانیان ئەشاردەوە لای خۆیان پێشمەگەی شێتی و کۆمەڵ و ئەم بابەتانە هەمووی ئەیان شاردەوە شانازیان پێوە ئەکرد نانی سەفری خۆیانی ئەیە باشە پارەی پێ بۆیە ئەیانێ پێڵاوی هەبووە ئەیانێ چونکە بۆ لەبەرەوەی هێزەکەی خۆشەویست 20 پێشمەگە ئاها بۆ سێمانی ئایبجیچێن ئەنا بەجێگایەکەوە هەموو خەڵکی سێمانی شانازی پێوە ئەکردن ئامادە بوون کە پێڵاوەکانی پێی خۆیان بدەن ئەوان دیکەنە پێیان نانی سەفرەکەیان بدەنێ لەبەرەوەی خەڵک خۆشی ئەویستن ئێستا وای لێ هات ئێواتانێک کە خەڵک ڕقی لە پێشمەرگەش و لە نای پێشمەرگەشێ بەڕاستی بۆیە ئەم هێزانە بەڕاستی بە عەمەلیش نایەت هیوادارم کە پێیان بڵێن کە ئەم هێزانە با بە ئەخلاق بن بەڕاستی با بە ئەدەبەوە ڕەفتار لەگەڵ خەڵک بکەن لەسەر جادە خەڵک نێنە بەشە تعدا لە خەڵک نێن کاکە تۆ کۆماندۆی کەیفی خۆتە دەستگای زانیاریت کەیفی خۆتە تۆ ئەبێ هێزێکی بە ئەخلاقی بەڕاستی تۆ دژی گەندەڵی بە لەگەڵتم دژی دزی بە لەگەڵتم دژی ترۆریست بە لەگەڵتم دژی ئەوەی کە ئارامی شار و وڵات تێگەدا لەگەڵتم بەڵام تۆ لە گەنجێکە گرێیتە بە شاق لەبەرەوەی کە کاتی خۆی حەزی لە خوشکەکەی کردووە ئێکاکە چۆن شێوە بنێ من ئەمە چی هێزێکە کاکە من ئیتر قسە ناکەم ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە ڕاستی مەوزوعەکانە هەموو ئەمانە بە بەڵگەلامە بەڕاستی ئەم هێزش کە لە گەرمیانە چوونە سەریان کۆمەڵی خەڵکی قوربانی و قورب بەسەرن بەرهەمی عەقڵی خودی یەکێتی خۆین ئەمانە بەڕاستی ئێستا لە هەولێرە لە بادینانە ئەم بنەماڵی بازانیە بە هەزاران چەکداری ئەویان هەیە بۆ تعداکردن لە ئابڕ بە شەرەفی خەڵک بەڕاستی لە کۆتاییشا بە مەسوول بازانی ئەڵێن پیاو بە بڕۆ لە کفری وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە لە سەری ڕەشەوە دامێشە لە خۆ قسەی قۆڕ بۆ ئارام ئەحمەد بۆ خەڵکی کفریکەیت ئەگەر پیاوەتی تایە ئەگەر شەهامەتی هەیە مەسوول بازانی وەڵام بدەرەوە بە خواستەکانی خەڵکی کفری بەڕاستی چونکە ئەو خەڵکە مێژوویەکە لەو شارابوون بە قوربانی ئەو خەڵکە بێکار و بێنان و بێوەس و بێژیانە خۆت و بنەماڵەکە و شاهانە ئەژین بە ملیاردیان لە دولەتان دزیوە خۆت و بنەماڵەکەت نیوەی ئەوە سەرفکە بۆ خەڵکە قوربەسەری کفری و گەرمیان با بخۆن ئیسفادەیشی لێکەن ئەگەر تۆزە شەهامەت هەیە بەڕاستی هیچ قسەیت ناکەم خواتان لەگەڵ ببورن ئەگەر جوان مسەیتە نەبووم بەسەر بابەتەکەیە بەڕاستی زۆر نەخۆشم ڕیکلامەکەم نەکرد لایفم نەکرد بەڕاستی بەڵام ئەمە واقع بوو بۆ دیفاعکردن لەو خەڵکە قوربەسەرە و بۆ دیفاعکردن لە خەڵکی کفری مەجبور ئەم قسانە بکەم ئێوە ڕێز و خۆشەویستان هەیە لای ئارام ئەحمەد خواتان لەگەڵ و بەخوام سپاردن بەخێر